بیسەرانی رادیۆ سەلام ڕۆژانە لە ڕێگەی لاپەڕەی فەیسبووکی رادیۆ سەلام کۆمەڵێک پرسیاری تایبەت بە کۆرۆنامان بۆ دەنێرن و داواکارن کە پرسیارەکانیان ئاراستەی پزیشکانی شارەزا و پسپۆر بکرێت و وەڵامیان بۆ وەرگرینەوە. هەر بۆ مەبەستە هەر ئێستا و بە ڕێگەی تەلەفۆن میوانداریم کردووە لە زۆر بەڕێز دکتۆرە شيرين دلێر، پزیشکی نیشتەجێی دێرینی ئێسک و شکەن لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر. دکتۆرە سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمە لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. سڵاوتان لێبێت و لە گوێگرانی رادیۆ سەلامی بەڕێز سوپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە. هەر بژی جارێکی تر ڕێز و سڵاو بۆ جەنابیشت. وەکو یەکەم پرسیار لەم چەند ڕۆژەدا بینیمان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسای نوێ دەربارەی کۆڤید-19 دەرچوو کە بەهۆی ئەو یاسایانەوە ژیانی خەڵکی بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. بەڵام وەزارەتی تەندروستی ڕایگەیاند کە مەترسی کۆرۆنا هەر بەردەوام دەبێت. بەڕای جەنابەت هەتا چەند ئەم ڤایرۆسە مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان هەیە، هەروەها پێویستە لەسەر خەڵکی کە چی بکەن؟ سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 لە جیهان حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێشخەریەکی باشی کرد کە قەدەغەی هاتوچۆی کرد، ئەمەش بە هۆی ئەوەی خەڵک کەم توش ببێت و ئەم کەم توشبوونە شوای کرد وەزارەتی تەندروستی بتوانێت ژمارەی نەخۆشەکان کۆنتڕۆڵ بکات و چارەسەریان ئاسان بێت. لەبەر ئەوەی لای ئێمە ئێستا بڵاوبوونەوەی پەتاکە کۆنتڕۆڵە و گواستنەوەی ناو کۆمەلگامان نەماوە، بەڵام تاکو لە وڵاتەکانی دراوسێمان پارێزگاکانی عێراقی باشوور و ناوەڕاست هەبێت دەبێت بنبین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و خۆپاراستنی تەندروستی تاکە کەسی کە بریتین لە هەر کەسێک دەبی دوور بکەوێتەوە لە شوێنی قەڵەباڵغ، وەگەر ناچار بووین بچین بۆ شوێنی قەڵەباڵغ دەبێت بەلای کەمی مەترێک هاوڵاتیان لە یەکتر دوور بن و دەستەوانە بەکار بێت و هەروەها دەشوشتن بۆ ماوەی 20 چرکە بەپێی ڕێنمایەکانی ڕێکخراوی جیهانی WHO. بەگوێرەی بارودۆخی کوردستان بەڕای من شوێنە پێویستەکان وەکو مەکتەب و مزگەوت و بازاڕەکان دەکرێت بکرێنەوە، بەڵام لەگەڵ پابەندبوون بە ڕێنماییەکان بۆ پرۆسەکە ڕێکخراو بێت بە جۆرێک قەڵەباڵغی ڕوونەدات. بەڵێ زۆر ڕاستە. وەزیری پەروەردە کاتی تاقیکردنەوەکانی دیاری کرد. بەڕێزت وەکو پزیشکێک ڕێنمایی چییە و پێویستە چی بکرێت و چڕێ و شوێنێک لە کاتی تاقیکردنەوەکانی قوتابیان بگیرێتە بەر؟ بەڵێ ئەمە پرسیارێکی گرنگە. دەبێت لە کاتی تاقیکردنەوە دەستەوانە بەکار بێت و هەروەها کورسەکانی تاقیکردنەوە بەلای کەمی 1 مەتر لە یەکتر دوور بن. هەروەها پاش هەر تاقیکردنەوە هۆڵەکانی تاقیکردنەوە بە تەواوی بڕشێندرێن بە دەرمانی تاقیمکردن. هەروەها چونە ژوورەوە و هاتنە دەرەوەی قوتابیان ڕێکخراو بێت و دەرمانی تاقیمکردنیان پێ بدرێت و هەوڵ بدرێت قەڵەباڵغی ڕوونەدات. بەڵێ سەرەڕای ئەوەی کە حکوومەتی عێراق کۆمەڵێکی یاسای بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەرکردووە، بەڵام چەند ڕۆژێکە بارودۆخەکە بەرەو خراپتری دەچێت و چەند کەیسێکی نوێی کۆرۆنا لە عێراق تۆمار کران. بەڕای جەنابەت هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ پابند نەبوونی خەڵکی عێراق بە ڕێنماییە تەندروستیەکان و تێکەڵابوونیان لەگەڵ خەڵکی وڵاتانی دراوسێ بە تایبەتی وڵاتی ئێران کە بەتایەکە لەوێن دەرباوە. هەروەها کەمتەرخەمی لە جێبەجێکردنی بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە سەرەتای بڵاوبوونی ئەم پەتایە لە عێراق. بەڵێ زۆر ڕاستەوە کو دوا پرسیار ئایا هیچ هەواڵێکی دڵخۆشکەر هەیە دەربارەی کۆرۆنا و دۆزینەوەی چارەسەرەکان؟ ئاخۆ ڤاکسین و چارەسەرێک دۆزراوەتەوە یاخود نا؟ سەرەتا لەبارەی چارەسەری نەخۆشی توشبووی کۆڤید-19 دەبێت نەخۆشەکە داخلی خەستەخانە بکرێت و بەرکەوتەکان کەرەنتین بکرێن. ئەمە شتێکی زانراوە، یعنی دەرمانی دژە تاو، دژە ڤایرۆس و دژە مەلاریا و مغذی و ئۆکسیجینی پێ دەدرێت بەپێی توندی حالەتەکەی. هەروەها هەندێک جار جیهازی ڤنتیلێتەری بۆ بەکاردێت کە حالەتەکە تند بێت و زۆر دەرمانی تر هەنا کە ئێستا لە ژێر تاقیکردنەوەدان. لەبارەی ڤاکسین زیاتر لە 100 گروپی ریسێرچ لە وڵاتانی جیهان خەریکی تاقیکردنەوەن بۆ دۆزینەوەی ڤاکسین، بەڵام ڤاکسینی دروستکراو کە تاقی دەکرێتەوە لەسەر مرۆڤ دەبێت 12 تا 18 مانگ لە ژێر چاودێری بێت تاکو بسەلمێنرێت کە بەکارهێنانی سەلامەتە. اینجا دەکەوێتە بازارەوە. ئەمەش سەرەتای ئەم ساڵە تاقیکردنەوە دەستی پێکردووە کەواتە پاش مانگی 12 لەوانەیە ڤاکسین بڵاو بکرێتەوە. بەڵام ئایا دۆزینەوەی ڤاکسینێک بۆ ئەم پەتایە کۆنتڕۆلی دەکات یاخود ڤایرۆسەکە یعنی پرۆسەی پازدان یا میوتیشن ئەنجام دەدات و خۆی دەگۆڕێت؟ لەم بارەدا پێویستمان بە چەند جۆرێک لە ڤاکسین دەبێت و کۆنتڕۆلکردنی ڤایرۆسەکە بەڕاستی زۆر زەحمەت دەبێت بە تایبەتی لە وڵاتانی ئەمریکا و وڵاتەکانی ئەوروپا کە بەتایەکە لەوێ زۆر باوە و ڕێژەی مردنیان زۆرە. ئەمەش هێشتان دەژێت تاقیکردنەوەدا ئەم بیرۆکەیە با هیوا بۆ باشترین بخوازین. بەڵێ زۆر بەڕێز دکتۆرە شيرين دلێر، پزیشکی نیشتەجێی دێرینی ئێسک و شکەن لە نەخۆشخانەی فێرکاری هەولێر، زۆر سوپاس
کە بە ڕێگەی تەلەفۆن بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، کاتێکی خۆش.